خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ئاڵلقەی 14 هەموو لەگەڵ کتێبی ئەفسانە کوردەکان پێتان گەشتینەوە. ئەفسانەگەلی سەحر و جادو. ئەحمەد خان و عەلیوەلی دوو برابوون، یەکیان پاشا بوو، ئەویتریان وەزیر. هیچ منداڵیان نەبوو. ڕۆژێک پاشا تەماشای ئاوێنەی کرد و دیتی پیر بووە و ڕیشەکانی چەرموو بوون. هێشتا منداڵیشی نەبووە. قورئانی هەڵگرت و دەستی کرد بە پاڕانە و گریان و گوتی: پیر بووم و منداڵم نییە. خۆی گەورە دوعاکەی بیست. عەلیوەلی خۆی هێنایە سەر شکلی دەروێش و هاتە پەنا کۆشکی پاشا و دەستی بە دوعا کرد. پاشا سەری هەڵێنا و تەماشای کرد. وەلیلی پرسی: بۆ سەیرم ناکەی؟ پاشا گوتی: بۆ سەیرم ناکەم. نابینی وا لە خەم و خەفەتدام؟ بڕۆ لەو ماڵەی کە ژنی منی تێدا دەژی چ بخوازی دەدەنێ. وەلی گوتی: من هیچم ناوێ، تەنیا دەمەوێت بزانم تۆ بۆ دەگری. تۆ چیت لە گریانی منداوە؟ تا هۆی گریانی تۆ بزانم ئەو کاتە پێت ئەڵێم، تا پێشم نەڵی لێرە ناڕۆم. باشە پێت دەڵێم، دەزانی کە من پیر بووم، بەڵام هێشتا منداڵم نییە. وەلی سێوێکی دایە و گوتی: ئەم سێوەی لەت بکە، نیوەیەکی خۆت بێخۆ و نیوێشی بدە بە خێزانەکەت، دڵنیا بە کە منداڵتان دەبێت. پاشا سێوەکەی لێوەرگرت و گوتی: ئەخ براکەشم منداڵی نییە. وەلی سێوێکی دیکەشی دایە و ڕۆیشت. پاشا سێوەکەی تریدا بە براکەی گوتی: ئەم سێوە دوولەت بکە و لەگەڵ خێزانەکەت بیخۆن. ڕۆژێکیان پاشا وەزیر لە ڕاو بوون. وەزیر گوتی: لام وایە بەم زوانە ژنەکەم منداڵی دەبێ. پاشا گوتی: منیش وا گومان دەکەم کە ژنەکەم بەم زوانە منداڵی ببێ. هەر لەوێ قەراریاندانا ئەگەر یەکیان کوڕ بێ و یەکیان کچ، لێکیان مارە بکەن. هێندەی پێنەچوو ژنی پاشا کچێکی بوو، ژنی وەزیریش کوڕ. پاش ماوەیەک وەزیر مرد و کوڕەکەی هەتیو بوو. ژنەکەی منداڵەکەی گەورە کرد. کاتێک بوو بەلاوێکی وێچوو پیان گوت: تۆ کیژی پاشا دەستگیران یەکترن. ناردێ خوازبێنی و داوای کرد کە کیژەکەی لێمارەکەن. پاشا لە وەڵامدا گوتی: زێر بێنە تا کیژەکەمت بدەمێ. لاو چ بکە؟ زێر لەکوێ بێنێ؟ تەنانەت سکەیەکی زێرشی نەبوو. سەرگەردان و بێبەرنامە دەست کرد بە گەڕان بە دەوری دنیادا. تەماشای کرد دووکەڵێکی کەم لە دوورەوە دیارە. ڕووی لەوێ کرد. دیتی ئەشکەوتێکەوە پڕە لە خواردن، دانیشتا تێر خواردنی خوارد. تەماشای ئەم لەولای کرد، دیتی لە قوژبنێک زێر دانراوە. کیسەی پڕ کرد لە زێر و بە کۆڵی دادا و هات بە دەربکەوێ. لە پڕ خاوەن ئەشکەوت پەیدا بوو. تۆ چۆن وێراوتە بێتە ماڵی من؟ وەرە ژەڕ بکەین و هەر کامانشکا سەری ببڕدرێ. شەڵ دەستی پێ کرد و کوڕی وەزیر کەوت. سوار شیری هەڵکێشا کە سەری ببڕێ. کوڕی وەزیر هەناسەیەکی خەفەتاوی هەڵکێشا. خاوەن ئەشکەوت گوتی: ئەم هەناسەیە چی بوو؟ بۆ تۆ پیاو نیت؟ هەناسەم بۆ هەڵ نەکێشا کە لە مردن بترسم. دەستگیرانێکم هەیە کە هێشتا نەمتوانیەوە بیگوەزمەوە. هەناسەم بۆ ئەوەیە. خاوەن ئەشکەوت بەزەی پێدا هات و گوتی: وەرە پەیمانی برایەتی ببەستین. منیش دەستگیرانێکم هەیە. لە پێشدا دەچین ئەو دێنین و دوای ئەوە دەستگیرانی تۆ دەینین. پەیمانی برایەتیان بەست. چونە نێو ئەشکەوت و دانیشتن نانیان خوارد. خاوەن ئەشکەوت کە ناوی ئەحمەد بوو گوتی: جارە تۆ لێرە بە. من دوو ئەسپ و دوو شیرم هەنە. ئەسپێکی هەر لێرە لە ئەشکەوتەکە دەبەستمەوە، شیرێکیش لێرە هەڵدەواسم. کاتێکی بینیت خوێن لە نوکی شیرەکە دێتە خوار، بزانە کە من تووشی بەڵایەک بووم. ئەو دەم دەست بدە شیر و سواری ئەسپ بە و بە هاوەرمەوە وەرە. کوڕی وەزیر لە ئەشکەوتدا بەجێما و ئەحمەد وە دوای دەستگیرانی خۆی کەوت. ڕۆژێک کوڕی وەزیر دیتی خوێن لە تیغی شیرەکە دێتە خوار. گورز شیری دەستدایە و سوار بوو ڕۆیشت. دیتی شایی و زەماوەندە. کوڕی وەزیر چووە مەجلیسی شایی و دەستی کرد بە تار لێدان. کاتێ میوانان بڵاویان لێ کرد، کوڕی وەزیر چووەکن بووکی و لێ پرسی: نازانێ ئەحمەد خان لەکوێیە؟ کیژەکە پرسی: ئەو دەستەبرای تۆیە؟ کوڕی وەزیر گوتی: بەڵێ دەستەبرامە. کیژەکە کە هەمان دەستگرین ئەحمەد خان بوو، قوتوێکی بچووکی پڕ لە تۆزی خەوهێنەری دا بە کوڕی وەزیر. پێی گوت: دەستەبرای تۆ لە چاڵاوی ڕەش بەند کراوە. چل کەس کێشەکچی دەچێشن. تۆ بچۆکن ئەوان تار لێ بدە. پاشان بێژە دابوونەریتی ئێمە وایە کە میوان شەراب بۆ میواندارانی تێبکە. ئەوان ڕازی دەبن. چل جامە دەدێنێ شەرابیان بۆ تێبکەی، بۆ خۆشت تێبکە. لەم تۆزەش بۆ هەمووان نەختێک لە شەرابەکە بکە و هەمویان بێهۆش دەبن. سەری هەمویان ببڕە، کلیل لە گیرفانی سەر ئێشکچیدایە. ئەو کلیلە بدا بە ئەحمەد خان تا زنجیری لاقی بکاتەوە، هەر بەم شەوە دەبێت ڕابکەین. کوڕی وەزیر چوەکن ئێشکچیان و گوتی: چاوەشم. هەموو پیان خۆش بوو. گوتیان: بەخێر هاتی، فەرموو. کە دانیشتن دەستی کرد بە گۆرانی و تار لێدان.
هەوا تاریک بوو دانیشتن کنان بخۆن. کوڕی وەزیر گوتی دابی ئێمە وایە کە میوان دەبێت شراب تێ بکات. هیچ عیبیان لەسەر کە شەفێک دانا و کوڕی وەزیر تۆزی لە هەمویان کرد. دەستیان کرد بە خواردنەوە، هەمویان بێهۆش بوون. کوڕی وەزیر سەری هەمویانی بڕێ و کلێ لە جیرفانی سەریەشکچی دەرهێنا و دای بە ئەحمەد خان. ئەوی زنجیری پای کردە و لە زیندان هاتنە دەر و چوونەوە کن کیژەکە. سوار بوون و کەوتنە ڕێ. ڕۆشتن تا بوو بە ڕۆژ. لەپەر کچەکە تەماشای کرد بە لایەکدا ڕۆشتون کەواتە بۆ تۆزێکی زۆر دیار و لەشکرەوە دوایان کەوتووە. کیژەکە نەیویست خۆشەویستەکەی بەخەبەر بێنێ. دەستی کرد بە گریان و فرمێسکێک کەوتە سەر ڕوومەتی ئەحمەد خان و بەخەبەر هات. لی پرسی بۆ دەگری؟ لەشکری باوکم بەو لایەدا دێت. ئەحمەد خان هەستا. کوڕی وەزیر وە خەبەر هێنا و بیریان کردەوە چ بکەن. ئەحمەد خان گوتی ئێمە 3 کەسین و ئەوان زۆرن، وەرن باش شەڕ بکەین تا بتوانین لیان بکوژین. کیژەکە گوتی من بە شیر لە شانیان دەدەم ڕاست و چەپ لیان دەوەشێنم. ئەحمەد خان گوتی من لە سەریان دەدەم و لەگەڵ ئەسب دوولەتیان دەکەم. کوڕی وەزیر گوتی من لە پشتەوە دوولەتیان دەکەم. لەشکر وەرزی کەوتن و شەڕ دەستی پێکرد. زۆری پێنەچوو، هەندێک ڕایان کرد و هەندێک کوژران. کوڕی وەزیر و کیژەکە دیتیان ئەحمەد خان دیار نییە. هەر ئەوان ماون بەنێو کوژراواندا گەڕان مەیتی ئەحمەد خانیان دیتەوە. زانیان کە کیژەکە بە هەڵە ئەحمەد خانی کوشتووە. لەو نزیکانە کانیەکە بوو مەیتی ئەحمەد خانیان ششت و بۆی گریان و بە خاکیان سپارد. کوڕی وەزیر گوتی چار چییە؟ با بڕۆین. هێندێ دوور کەوتنەوە. کیژەکە گوتی تۆ کەمێک بۆستا من دەچمە سەر گۆڕی ئەحمەد خان ڕێزی لێ دەگرم و ئێستا دێمەوە. منیش لەگەڵت دێم. نا تۆ هەر لێرە بە. کوڕی وەزیر دانیشت و چاوەڕوان بوو. بەڵام کیژەکە چوە سەر گۆڕی ئەحمەد خان و شیری هەڵکێشا و بە سنگی خۆیەوە ناو خۆی بەسەری دادا. کوڕی وەزیر دیتی کچەکە لەسەر گۆڕەکەی ئەحمەد خان کەوتووە و ڕاز نابێتەوە. چ بکەم؟ بزانم بۆ هەڵناسێتەوە. هاتە کرد گۆڕ و دیتی کیژەکە خۆی کوشتووە. چاری نەما. بە پەڕۆک چاوی خۆی بەست و مەیتەکەی شوشت و لە پەنا ئەحمەد خان بە خاکی سپارد و کەوتە ڕێ بەرەو ئەشکەوت گەڕایەوە. لەوێ دانیشت. شەو ڕۆژ بۆ دەستە براکی دەگریا. ماوەیەکی درێژکاری هەر تازێ و گریان بوو. وای لێ هات ڕژی درێژ بوو. خۆشەویستانم بە ئێستا بگەڕێنەوە بۆ چیرۆکی عەلیوەلی بزانین ئەو چ دەکات. ڕۆژێک چاوی دێشا. یەکێکی ناردە شار و گوتی ئەگەر کابرایکی ڕێژ درێژت بینی بێنەکەن من و تا حکایەتێکم بۆ بجێڕێتەوە و ئارام بگرم. قاسی چوە شار و کوڕی وەزیری دیتەوە و پێی گوت لەگەڵ من وەرە عەلیوەلی داوای کردووی. کوڕی وەزیر لەگە کابرات چوەکن عەلیوەلی پێی گوت چاوەکانم زۆر دێشن، شتێکی بڵێ ژانیان بشکێ. آخر من تەمەنێکی وام نییە، هیچ نازانم و هیچ سەرگوزەشتەیەکم نییە. داخۆ دەبێ بەڵایەکت بەسەر نەهات بێ و کارە ساتێک ڕووی نەدابێت. دیارە بەڵایەکم بەسەر هاتۆ هەر باسی ناکرێ. ئێستا بۆ دەجێڕمەوە. کوڕی وەزیر کەوتە سەربردەکەی و بۆ عەلیوەلی جێڕایەوە. وەلی گوتی تۆ بەڕاستی لە سێوی سەحراوی پەیدا بووی. باشە ئێستا من بەرەسەر گۆڕی ئەحمەد خان و کیژەکە. گەیشتن سەر گۆڕیان. عەلیوەلی لە نێوان هەردوو گۆڕەکە دانیشت و دەست کرد بە دوعا خوێندن. لە ناکەو گۆڕەکان کرانەوە و ئەحمەد خان و کیژەکە هاتنە دەر. ڕاست بوونەوە گوتیان ئێمە خەوتو بووین، بۆچی بەخەبەرت کردینەوە؟ کوڕی وەزیر گوتی خەوی چی؟ ئێوە مردە بوون، من چەند ساڵەت لە تازێ ئێوەدا دەگریم. پیر بووم و ڕێشم درێژ بووە. عەلیوەلی جارێکەکە دوعای کرد و کوڕی وەزیر گەنج بووە. هەموو سواری ئەسپ بوون و چوونەوە ماڵی کوڕی وەزیر. عەلیوەلیش چووە ماڵی خۆی. بەڵێ ئەم 3 کەسە هاتنەکەن پاشا. کوڕی وەزیر بە پاشای گوت قوربان ئێستا کیژەکە لە من مارەکە. پاشا بەزمی ساز کرد و 7 شەو ڕۆژ شای و زەماوەندی ساز کرد و بە ئاواتی خۆیان گەشتن. خۆشەویستان ئێستا ژەچین باسی چیرۆکی حەسەن حەکیم دەکەین. پاشایەک بوو کوڕێکی هەبوو. کوڕەکەی تەمەنی 7 ساڵان بوو، زۆر نەخۆش بوو. تەواوی دکتۆران هێنایە سەر نەیانتوانی دەرمانی بکەن. ڕۆژێکیان پاشای بیستی کە حەسەن حەکیمێک هەیە و هەموو نەخۆشێک چارە دەکا. لە مولەوی دەپرسی کەس ناوی حەسەن حەکیمیان نەبیست بوو، کەس نەیدەناسی، کەس شوێنیشی پێ نەدەزانی. پاشەکە وای دێت کەس جێی حەسەن حەکیم پێ نازانێت. 2 کەسی لە نزیکانی خۆی ئامادە کرد و پێی گوتن کەلوپەلی سەفەر ئامادە بکەن و دوای حەسەن حەکیم بکەون. پاشا ئەسپی وێرغە و خورجێنی پڕ لە ئاڵتوونی دانیە گوتی بەبێ حەسەن حەکیم نێنەوە. پیاوەکان کەوتنە ڕێ، ماوەیەکی زۆر ڕۆیشتن. لە هەر کەسیان دەپرسی کەس ناوی حەسەن حەکیمی نەبیست بوو. چەند مانگ لە ڕێگادا بوون.
ڕێژیان درێژ ببوو ئاخرەکەی گەشتنە شارێ یەکیان گوتی با ڕێشمان بتاشین چوونە حەمام و خۆیان ششت و چوونە سەرتاش دیتی بێگانن لیانی پرسی ئێوە لە چۆ دێن کارتان چییە پیاوەکان حکایەتی خۆیان بۆ جێڕایەوە سەرتاش گوتی لەوانەیە بتوانم یارمەتیتان بدەم ئەم شەو جارێکی تریش وەرنەوە ئێرە کاتێک پیاوەکان چوونەوەکن سەرتاش دیتیان ناوبرا و چاوەڕوانیانە پیانی گوت لەگەڵ من وەرن ماوای گڕۆشتن سەرتاش ئەوانی بردە سەر قەبرانێک و نزیک بووە و دەستەکانی لێکدا وگوتی یا شێخ عەدی کاتی ئەوەی گوت دەست بەجێ دەرگای قەبرستان کرایەوە سەرتاش و پیاوەکان چوونەوە ژوور و چوونەوە تاغێکی ڕازاوە پیاوێکی لیباسڕەش لە ناوەڕاست و تاغەکە لەسەر سەکوێکی بەرز دانیشت بوو سەرتاش کڵاوی لەسەر خۆی هێنایە خوارەوە و لە بەرامبەر ئەو ئەژنۆکانی دادا پیاوەکانیش هەروایان کرد سەرتاش بە دەنگی بەرز گوتی سڵاو بۆ تۆ ئەی حەسەن حەکیم حەسەن حەکیم وەڵامی دایە گوتی سڵاو بۆ ئێوە ئیزن دەدەم هەستنەوە کام گیر و گرفتێک ئێوە گەیاندۆتە ئێرە یەک لە پیاوەکان گوتی بێگومان تۆ دەزانی کە کوڕی پاشا زۆر نەخۆشە پاشات کار لێ دەکات کە دەرمانی بکەیت حەسەن حەکیم گوتی بۆ شاری خۆتان بگەڕێنەوە من بە دواتان نادێم هەرسێک سەرەندانەماندا و گەڕانەوە سوپاسی سەرتاشیان کرد و گوتیان لە تۆڵەی ئەو خزمەتە بە ئێمەت کردووە ئەم کیسە ئاڵتونە بگرە سەرتاش گوتی ئاڵتونی خۆتان بۆ خۆتان من پێویستم بە هیچ شتێک نییە تەنیا دیتم ئێوە غەریبن و کارتان هەیە بەزەیم پێتان داهاتەوە ویستم یارمەتیتان بدەم ئەوەی گوت و بزر بوو دەتگوت هەر نەبووە پیاوەکان بۆ لای شاگەڕانەوە و دیتیان حەسەن حەکیم بەر لەوان گەیشتۆتە ئەوێ لە پەناشا دانیشتووە پاشا بە حەسەن حەکیمی گوت ئەی حەسەن حەکیم کوڕەکەم چاک بکەوە لە پەتاشدا دەسەڵات و پاشایەتیم دەدەم بە تۆ حەسەن حەکیم لە وەڵامدا گوتی با بچین کوڕەکەم نیشاندا حەسەن حەکیم تەماشای نەخۆشی کرد و پێی گوت پەڕەکە ئەغەزێکم بۆ بێنن پاشا نۆکەرێکی بان کرد و گوتی بچۆ دوکانی مەیمون و پەڕەکە ئەغەزێک وەربگرە و زوو وەرەوە حەسەن حەکیم گوتی منیش لەگەڵی دەچم ناڕەحەت مەبە زوو ئیدەینەوە حەسەن حەکیم و نۆکەری پاشا گەیشتن دوکان دیتان دوکانێکی گەورە و پڕ لە شتومەکە بەڵام فرۆشیار مەیمونە بە تاقی تەنیا شت دەدات و پارە وەردەگرێت خاوەن دوکان لە کەنارە دانیشتۆ نابزوێ مەیمون هەموو کارەکان دەکات حەسەن حەکیم دیتی کە مەیمون بە زیرەکی کارەکان دەکات و هیچ بە هەڵەش ناچێ سەری سوڕما ئاخرەکەی بوو بە شەو دوکانیان داخست خاوەن دوکان تەنافێکی خسەمل مەیمون و بردی حەسار و تا ئەتوانی لێیدا پاشان بە دوای خۆیدا ڕای کێشا و لە ڕێگار جارجارە لی دەدا حەسەن حەکیم بە دوایاندا دەڕۆی خاوەن دوکان ئاوڕێداوە و دیتی پیاوێک بە دوایانەوەیە بە تووڕۆی پێی گوت بە دوای ئێمە دامەیە ئەبینی لە مەیمونەکە دەدەم و تۆزی لێ هەڵدەسێ و لە لیباسەکانی تۆ دەنیشێ نزیک مەکەوەرەوە حەسەن حەکیم گوتی ئەم شەو میوانی تۆم باشە ئەگەر بۆ میوانی هاتووی فەرموو گەشتە ماڵ و حەسەن حەکیم دیتی ماڵ پڕە لە میوان هەموو دانیشتون دەخۆن و دەخۆنەوە مەجلیسی بەزمیان ساز کردووە خاوەن ماڵ حەسەن حەکیمی دانا و گوتی نان بێنن حەسەن حەکیم گوتی نا ئازیزم تا ڕازی ئەم مەیمونم پێ نەڵێ دەست لە خواردن نادەم ئاخر ئەم حیوانە بەڕاست و دروستی لە بەیانیەوە تا ئێوارە شت دەفرۆشێ لە دوکان کار دەکات تۆ لە پاتاشتی ئەوە لێ دەدەی بۆچی چی کردووە تکا لێ دەکەم دلیل ئەوەم پێ بڵێ ئاخر من میوانی تۆم چەند خانوویەک لە لای من خاوەن ماڵی سەگێکی ڕەش دەژی هەر کاتێ ئەو حکایەتی سەگ ڕەشەکەی بۆ جێڕایتەوە منش داسانی مەیمونی بۆ باز دەکەم حەسەن حەکیم گورج هەستا و چوو ماڵی خاوەن سەگەکەی دیتەوە چووە ژوورێ پێی گوت میوان ڕادەگری میوان خۆشەویستی خوددایە سەرچاوان فەرموو حەسەن حەکیم تەماشای دەوروبەری کرد دیتی لە وەتاغێکدا سەگێکی ڕەش لەسەر حەوت باڵجان وەرکەوتووە و قەدەڵەیەکی زێڕی لە ملدایە خاوەن ماڵ حەسەن حەکیمی لەسەر فەرشدانە و خواردنی بۆ هێنا حەسەن حەکیم گوتی سوپاست دەکەم تا داستانی ئەم سەگەم بۆ باز نەکەی دەست لە خواردن نادەم زوو بۆم باسکە ئاخر من میوانی تۆم خاوەن سەگ لە وەڵامدا گوتی لە نزیک ماڵی من قازی دەژی ئەگەر ئەو داستانی خۆی بۆ باز کردی منش بە سەرهاتی خۆمت بۆ دەجێڕمەوە حەسەن حەکیم هەستا و چوو ماڵی قازی دیتەوە ماڵەکە دیار بوو زۆر نزیک بوو کاتی حەسەن حەکیم گەیشتە نزیک دەرگای ماڵی قازی لە ماڵ هاتە دەر قازی بە پێکەنین و کەیف خۆشی هاتە دەر و بۆ لای منارە ڕۆیشت
پاشان چوە سەر منارە و دەستی کرد بە دوعا و مناجات و تا ڕۆژ ئاوا لەسەر منارە بوو. پاشان بە گریان و هاوار هاتە خوار و بۆ لای ماڵێ چوو، لە ڕێگادا لە سەر و دەموچاوی خۆی دەدا و دەگریا. حەسەن حەکیم و دوای قازی کەوت و گوتی: من ئیمیشە میوانی تۆم. قازی گوتی: میوان خۆشەویستی خوایە، بەخێر هاتی. قازی حەسەن حەکیمی بردەوە ماڵ. کەس لە ماڵ نەبوو. قازی خواردنی هێنا و لە پێشی دانا. حەسەن حەکیم گوتی: نا، سوپاسە دەکەم، تا حکایەتی خۆتم بۆ باز نەکەی دەست بە خواردن نابم. پێم بێژە بزانم بۆچی وا بە خۆشی و پێکەنی لە ماڵ دەرکەوتی و بە گریان و هاوەرگەڕایەوە. خانوویەک لەو لای ماڵی من هەیە کابرایەکی چۆر لەوێدا دەژی. بە ئەو حکایەتی خۆیت بۆ بجێڕێتەوە تا منیش باسی داستانی خۆمت بۆ بکەم. خۆشەویستان، لێرەشدا دێنە کۆتایی هەڵقەی جارەمان تا سبەی شەو و بەیگەشتنەوەمان بۆ تەواوکردنی چیرۆکەکەی حەسەن حەکیم بەخواتان ئەسپێرین. هەر شاد بن. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ئەڵقەی 15 و لەگەڵ کتێبی ئەفسانە کوردەکان پێتان گەشتینەوە. خۆشەویستان، لە هەڵقەی پێشوودا باسمان لە حەسەن حەکیم کرد کە لەگەڵ قازیدا گفتوگۆیان بوو کە لەسەرەوەی کە ڕازی گریانەکەی قازی بزانێت. قازی ڕەوانەی کرد بۆ ماڵی کابرای چۆر. با ئێستا بزانین حەسەن حەکیم چی دەکات. حەسەن حەکیم چووە کن کابرای چۆر کە لە دەرگای ماڵەکەی نزیک بووە. دێتی ماڵەکەی پڕە لە میوان. لە یەکێک لە دەرگاوانەکەی پرسی: چۆر لە ماڵە؟ نا، لە ماڵ نییە، وا لەسەر ئەو پردە سۆڵ دەکا. حەسەن حەکیم بۆ لای پرد چوو. دێتی کابرای چۆر لەسەر پردەکە وەستاوە سۆڵ دەکات. هەر کەسێ دێ شتێکی دەداتێ. چۆرە تا ڕۆژ ئاوا لەوێ ڕاوەستا. حەسەن حەکیمیش لە تەنیشتیەوە وەستا بوو. کابرای چۆر کیسەیەکی پڕ لە پارەی کۆ کردە و کە شەو داهات بە چۆرە چۆر 3 پارەی شکاوی لە کیسەکە دەرهێنا و خستە گیرفانی. کیسەکە هەڵگرت و بەسەر شانی دادا و ڕۆی کردە مەیدان. کە گەیشتە مەیدان پارەی ناو کیسەکە لەسەر ئادڕۆ کرد و حەسەن حەکیمیش هەر بە دوێدا بوو. لەم ناوەدا خەڵک هێرشیان برد و پولەکانیان هەڵگرت و هیچیان لەو ناوە نەهێشت. کابرای چۆر کە هەستی کرد لە پشتیەوە دەنگی قاچێک دێت پرسی: چییە بە دۆمدا دێت؟ باشترە پێشکەوێ، چونکە گۆچانەکەم تۆز دەکات و لیباسەکانی پیس دەکات. حەسەن حەکیم گوتی: ئەمشە میوانی تۆم، من بەرەو ماڵی خۆت. چۆر لە وەڵامدا گوتی: پێر لەسەر چاوان، میوان خۆشەویستی خوددایە و ماڵی من ماڵی تۆیە. گەشتنەوە ماڵێ. حەکیم دیتی لە قوشبنێکی ماڵەکە هەندێک خاک و قوڕ ڕژاوە. کابرای چۆر بۆ لای ئەو قوشبنە چوو لەسەر خۆڵەکە درێژ بوو. حەسەن حەکیم بانگی کرد: چ دەکەی؟ لە جێ خۆت درێژ بە، بۆ دەچی لەسەر خاک و قوڕ درێژ دەبی. کابرای چۆر گوتی: دانیشە نانەکەت بخۆ و نیگەرانی من مەبە، من دەزانم چ بکەم. لەو کاتەدا کە شەفێکی پڕ لە خواردنیان لە پێشدانە. حەسەن حەکیم گوتی: نانا، تا داستانی تۆ نەزانم دەزە خۆراک نادەم. نانە نانەکەت بخۆ، لە کاتی ناخواردندا سەرگوزشتەی خۆمت بۆ دەژێڕمەوە و تۆش لە بیری مەکە. سەردەمێک برایەکم هەبوو، براکەم پاشا بوو. ڕۆژێک چووە زیارەتی مەکە. منی لە جگای خۆی دانا تا حکومت بکەم و من بووم بە پاشا. خەڵک وڵاتم خراپ بەڕێوە برد. 7 ماڵە محتاجی جووتەگایە کرد. بوو بە قاتی. خەڵک نزیک بوو یەکتر بخۆن. من زۆڵم لێکردن. کاتێ برام لە زیارەت گەڕایەوە، خەڵکیش کاتیان لێکردم و براکەم دوعای لێکردم: ڕەبی هەردوو چاو چۆر بێت و لەسەر قوڕ و خاک بنووی. داهاتت تەنها 3 پولی شکاو بێ. دوعاکەی بەگیر هات و ئێستا 12 ساڵە هیچ شتێ نابینم. حەسەن حەکیم گوتی: لەو 12 ساڵەدا قەرەبەی گوناحەکانت کردوتەوە. ئەگەر بەکەمیشی دابنین، ئەو پارانی کە کۆی دەکەیتەوە دەیدەی بە خەڵک، ئەوە خۆی قەرەبووکردنەوەی تاوانەکانتە. حەسەن حەکیم دوعایەکی کرد و کابرای چۆر چاک بووە. خاک و قوڕی ناو ژوورەکەشی نەما. حەسەن حەکیم لەگەڵ خاوەن ماڵ خواحافیزی کرد و چووەکن قازی و سڵاوی لێ کرد. عەلەیکە سەلام، بەخێر بێیت. چۆن بوو؟ داستانی چۆرە زانی؟ بەڵێ زانیم، ئێستا بۆ دەجێڕمەوە. حەسەن حەکیم داستانی بۆ قازی جێڕایەوە و گوتی: ئێستا تۆ حکایەتی خۆتم بە باسکە و ژێر بدەمێ. چەند ساڵ لەمەوبەر ڕۆژێ وەک ڕۆژان چوومە سەر منارە و دەستم بە دوعا و مناجات کرد. لە پڕ دەعبای زۆر بۆ لام هاتن.
لەقلەقێکیان لەگەڵ بوو دەندوشی لەسەر شانم دانا و تا من لە دوعا بوومەوە هەروە وەستا بوو من دەستم بە پشتوباڵیدا هێنا لە ناکاو فڕی من لاقەکانیم گرت و لەقلەق منی بۆ حەوا بەرز کردەوە ماوەیەک دەفڕی لە ترسان چاوم هەڵ نەدەهێنا کاتێ چاوم کردەوە خۆم لە باخێکی خۆش و جوان دیت لە دڵی خۆمدا گوتم بێگومان ئێرە بەهەشتە کیژێکی جوان وەک خۆری بەهەشت هاتە لام و گوتی بەدوای من داوەرە منی بردەوە تاقێک سێ کیژی لێبوون سێ کیژی لە خۆی جوانتر کیژەکە لە منی پرسی دەتوانی بڵێ ئەم کیژانە کامیان لەقلەقە گوتم نا لەکوێ بزانم پاشان گوتی باشە چاوەکانت ببەستە و دەست درێژکە و یەک لەوانە بگرە من بە قسەم کرد پاش تاوی کیژەکەم گرت کچەکە گوتی ئەوە هەمان لەقلەقە کە تۆ هێناوەتە ئێرە من لەگەڵ ئەو کیژە جوانە مارەیم بڕی و ژیانێکی خۆشمان ڕابرد مانگ و ساڵ و سەدە تێپەڕین نازانم بەڵام لام وایە هەر یەک ڕۆژ پێکەوە بووین نازانم چۆن بوو کەوتمە بیری ماڵ و منداڵ و خێزانم هەوای گەڕانەوە لە سەریدام بە کێژی لەقلەقی هاوسەرم گوت بم بۆ ماڵێ دەمەوێت ژن و منداڵەکانی خۆم ببینم لە وەڵامدا گوتی بۆ خاتری خوا ئەمە چ قسەیەکە ئاخر ئەوە زمانێکە تێپەڕیوە بڕوا بکەین هیچ لە کەسوکاری تۆ کەسیان نەماون بڕوام بە قسەکانی نەکرد و ویستم بمباتەوە و پێم داگرت کە لەو کاتەوە ماڵی خۆم بەجێهێشت بوو هەر ڕۆژێک گوزەراوە هەرچەند ویستی من قانع بکات لەسەر ویستی خۆم وەستام و گوتم من بەرەوە ئاخرەکەی کێژەکە هاتە سەر شکڵی لەقلەق و من توند قاچەکانیم گرت و هەوا کەوتین منی لەسەر منارە هێنایە خوار و خۆی گەڕایەوە من لە منارە هاتمە خوار و چمەوە ماڵ دیتم نە ماڵ و نە کۆڵان دیارە و نە شوێنەواری ژن و منداڵم ماوە لە هەر کەسم دەپرسی کەس نەیدەزانی پیرەمێردە گوتی بێگومان تۆ لەو دنیا هاتووی نەکات تۆ هەمان قازبی کە لە منداڵی باپیرم بۆی باس کردوم بەڵام ئەمڕۆ داواوەندە کۆنا کە هیچ کەسی تۆ نەماون ئاوا بەتەنیا مامەوە کەسم نییە هەم ڕۆژ دەچمە سەر منارە بە هیوای ئەو لەقلەقەم کە بێتەوە بەدوامە بەم فکر و هیوای دڵم خۆشە پێ دەکەنم و شایی دەکەم دوای نیوەڕۆ تا ڕۆژ ئاوا چاوەڕوانی لەقلەقم و شەو دەگەڕێمەوە کاتێ بیری لە تەنیایی و بێکەسی خۆم دەکەمەوە دەبینیم کە تەواوی شەو بە تەنیام دەست بە گریان و هاوار دەکەم و بەسەر خۆمدا دەدەم هیچ شێ دژوارتر و خراپتر لە ماڵی خاڵی و وەجاخی سارد و دڵی سوتا و گریان نییە مردن لەم ژیانە خۆشترە حەسەن حەکیم گوتی ئایا پێت خۆشە بچیتەوە بۆ باخچە بەهەشتیە دیارە پێم خۆشە جگە لەوە ئاواتی من شتێکی دیکە نییە حەسەن حەکیم دوعایەکی خوێند لە پڕ دەنجی باڵندە بیسرا و لەقلەقێکی گەورە لە پەنە ماڵی قازی نیشتەوە قازی لە خۆشیان نەیدەزانی چ بکات لە ماڵەوە دەرکەوت لاقی لەقلەقی گرت و باڵندە بۆ هەوا فڕی و قازیشی لەگەڵ خۆی برد حەسەن حەکیم کچووەکن خاوەن سەگەڕەش باشە چیت کرد هیچ لاسانی قازی ئاگدار بووی یان نا بەڵێ ئاگدار بووم حەسەن حەکیم حکایەتی قازی بۆ خاوەن سەگەڕەش جێڕاوە گوتی ئێستا نۆرەی تۆیە جۆ بدەیە ڕۆژێک چوومە زیارەتی مەکە ماوەیەکی زۆر لە شەر وڵاتی خۆم دوورکەوتمەوە و تا لە ئاخردا گەڕامەوە هەموو خەڵکی گوند هاتن بۆ پێشوازیم و لە ماڵی من کۆبوونەوە پاشان کە ڕۆشتن من و خێزانم بەتەنیا ماینەوە ژنەکەم ئاوی هێنا لاقم بشوە لاقێکی شوشتم و لاقەکەی دیکەشم لە تەشدا بوو وازی لێ هێنا و ڕۆشت من ڕاست بوومەوە کە بەدوای بکەوم سەگەڕەشم هەڵگرت و بەدوایدا ڕۆشتم ئەو گەیشتە دەوروبەری شار و من وەک بروسکە بەدوایدا بووم دیتم چوە نێو ئەشکەوتێک من لە پەنا ئەشکەوت خۆم مات کرد دیتم چل دز لە ئەشکەوتەکەدان یەک لەوانە گۆیا سەرۆکی دزان بوو نەڕاندی بەسەر ژنەکەمدا گوتی بۆ وا درەنگاتیتەوە ژنەکەم وەڵامی داوە گوتی مێردەکەم لە حەج هاتەوە دراوسەکانمان ماڵی ئێمە بوون و پاشان ویستم لاقی مێردەکەم بشۆم ئەوەندە بەپەلە بووم هەر لاقێکیم ششت و لاقەکەی تریم بەجێهێشت بەپەلە گەڕامەوە سەرۆکی دزان تووڕە بوو دەستی دایە گسک و لە ژنەکەمیدا پاشان چونە ناو جێو بنوون ئەوانم بە چاوی خۆم دیت کاتێ هەموو خەویان لێکەوت من هێواش هێوا چوومە ئەشکەوت و سەری دەدزم بڕی ژنم لە خەبەر هات و سەرۆکی دزانی و خەبەر هێنا گوتی ئەی گەورەی دزان دەعبای کە هاتۆتە ناو ئێمە و سەری دە دەعبای بڕیوە سەرۆکی دزان گوتی بێگومان تۆ خەو دەبینی و ڕێنە دەکەی بنو کاتێکی ئەوان خەوتنەوە سەری 29 دزی دیکەم بڕی تەنها سەرۆکی دزان و ژنەکەم مابوون خێزانم جارێکی دیکە سەرۆکی دزانی ڕاوەشاند و گوتی خەو بەسە ئێستا مێردەکەم سەری تۆش دەبڕێ سەرۆکی دزان ڕاست بۆ و منی پەلەماردا من ئەوم لە ئەردا و بەر پێلاقانمدا بەڵام لەم بینەدا ژنەکەم لاقی منی کێشا و ئەردی کەوتم سەرۆکی دزان دەستی نایگەردنم و دەویست بم خنچێنێ زۆر بەهێز و پێی نەدەوێرم کەمی مابوو بخنچم
لەو کاتەدا سەگەکەم بان کرد. سەگ سەرۆکی دزانی پەلەماردا و کێشای و گەروی کرد. من هەستام و زەبرێکم لە ژنەکەمدا دوولەتم کرد. پاشان سەگی وەفادارم هەڵگرت و چوومە ماڵێ. سەبارەت بە وەفاداری ئەوم لە باشترین شوێنی دۆتاقەکەم دانا و زنجیری زێرشم خستۆتە ملی. ئەوە داستانی منە و وەسەلام. تەواوی ئەو کارانەت باش بووە، تەنها ئەوە نەبێت کە سەگ نابێت لە باشترین شوێنی وتاق دابندرێ. ئەوە جێگای ئادەمیزادە. ئاخر ئادەمیزاد ئەشرەفی مەخلوقاتە. بەڵێن بدە سەگەکە لە حەزاری ڕابگری هەر وەک شیاوی سەگانە، هەر ئەوە کە خواردنی باش و تەواوی بدەیت تێ بەسێتی. خاوەن سەگی ڕەش قسەکانی حەسەن حەکیمی لەگوێ گرت و لە حەسارێ بەڕڵای کرد. حەسەن حەکیم چووەکن خاوەن مەیمون. خاوەن مەیمون پرسی: باشە داستانی سەگە ڕەش زانی؟ بەڵێ زانیم. تەواوی داستانەکەی بۆ جێڕامەوە. ئێستا بەڵێنی خۆت بەرە سەر و داستانی مەیمونم بۆ بجێڕەوە. کاوە بۆ جۆ بدەیە. سەردەمێکی کە زۆر گەنج بووم، کێژی پاشام خواست و هێنامە ماڵێ. خێزانم کە خزمەتکارێکی بوو زۆری خۆشدەویست و لەگەڵ خۆی هێنا بۆی ماڵی من. شەو کە چوومە ژووریکن خێزانم، خزمەتکار لە ڕاست دەرگا پێشی لێگرتم و گوتی: نایڵم بچێکن ژنت، دەبێت لە پێشدا لەگەڵ من بنووی. دوای لەگەڵ ئەو خێزانم گوێ لەم قسانە بوو، بەسەریدا نەڕاندی: ئەی مەیمونی پیس، هەر ئێستا ڕێگای مێردەکەم بدە بێتە لام. خزمەتکار ڕێگای دام و بەڵام بە ژنەکەمی گوت: تۆ نە زیندوو دەمێنی و نەمردوو، تا ڕۆژی قیامەت هەروە دەمێنیتەوە. نەفرینی هەردوو ژنەکە وەدی هات. خزمەتکار بوو بە مەیمونێکی مێ، ژنەکەشم بوو بەبەر، نە زیندوو و نەمردوو، ساڵانی ساڵە هەر لەم حاڵەدایە. حەسەن حەکیم گوتی: من بەرەکەن ئەو. خاوەن دوکان حەسەن حەکیمی بردە وەتاقێک پەنای کیژێک کە بێ حەرەکەت لەسەر دۆشەکێک دانیشتووە. کیژێکی جوان وەک مانگ دەدگوت بۆتە بەرد، نەقاسی دەبستیۆ نەدەستی. حەسەن حەکیم دوعایەکی خوێند و کەس دەست بەچێ بزەیەکی هاتێ و لە جێ هەستا و شەعد و بە پێکەنین دەستی کرد بە ڕۆشتن. خاوەن دوکان و کیژەکە چوونەکەن حەسەن حەکیم و سوپاسیان کرد. حەسەن حەکیم گوتی: ناچار دەبی مەیمون بکوژی، چونکە نەفرینێکی دیکەتان لێ دەکات، دیسان هەردووکتان تووشی بەدبەختی دەبن. خاوەن دوکان هەر لەوێ مەیمونەکەی کوشت. حەسەن حەکیم گوتی: ئێستا پەڕەکاغەزێکی باشم بدەیە. خاوەن دوکان پەڕەکاغەزێکی هەرە باشی بۆ هێنا. حەسەن حەکیم مەڵاوای لێ کرد و بە تاڵ و کۆچەوەکن کوڕەکەی پاشا. شا بە پێشوازیەوە هات و گوتی: لەکوێ بووی؟ پێڵم کە کوڕەکەم لە سەرمەرگدایە. حەسەن حەکیم گوتی: ئێستا دەرمانی دەکەم. قەڵەمیکی هەڵگرت و نیشانێکی نەخوێندراوە و دوعایەکی نووسی و پاشان کاغەزەکەی لەسەر دڵی نەخۆشەکە ڕاگرت و دوعای خوێن. پاش چەند دەقەیە کوڕی پاشا ستاق و سەلیم هەستا و دەتگوت قەت نەخۆش نەبووە. پاشا گوتی: تاج و تەختی خۆم دەبەخشم بە تۆ. ئەی پاشا، من پێویستم بە هیچ نییە. تاج و تەخت بە خۆت دەبەخشم. خۆشبەخت بژی و بە عەدل و داد بەسەر خەڵکیدا حکومت بکە. ئەوەی گوت و بزر بوو، دەتگوت هەر نەبووە. پاشا حەوت شەو و حەوت ڕۆژ جەژنی گێڕا و خەڵکی بان کرد. ئەوان بە ئاواتی خۆیان گەشتن و هیوادارین هەموو لایەکیش بە ئاواتی خۆی بکات. خۆشەویستان، لێرەدا بەجێتان دێڵین و تا سبێشتەوە و بێگەشتنەوەمان بەخواتان سپێرین. هەر شاد بن. خۆم بە خۆشحاڵە زانم لە ئەڵقەی 16 هەموو لەگەڵ کتێبی ئەفسانە کوردەکان پێتان گەشتینەوە. میرزا مەحموود و هەزاران بلبل. شەوێکیان پاشا وەزیر بە لیباسی گۆڕا و لە نێو شاردا دەگەڕان. بەجێر پەنجەری ماڵێکدا تێپەڕین کە گوێیان لە دەنگی سێ کەس بوو پێکەوە قسەیان دەکرد. کیژەکان سێ خوشە بوون. پاشا وەزیر ڕاوەسان و گوێچکان هەڵخست کە ئەوان چی دەڵێن. یەکەمیان گوتی: ئەگەر پاشا بمهێنێ لە خۆشیان وەک باڵندا لە حەوا دەفڕم. دووهەمیان گوتی: ئەگەر پاشا بمهێنێ خواردنی وا خۆشی بۆ ساز دەکەم قامکی خۆی پێوە بخوات. سێهەمیان گوتی: ئەگەر پاشا بمهێنێ کوڕێکی کاکۆڵ زێڕ و کچێکی موزەردی بۆ دێنم. پاشا بە وەزیری گوت: بیستی دەوانە چیان گوت؟ هەر سبەی ئەمر دەکەم هەرسێکیان بێنە کۆشک. بەیانی هەرسێ کیژەکانیان هێنایە کۆشک. پاشا هەرسێ کیژەکەی مارەکردن. شەوی ئەوەڵ چووە کنژنی یەکەم و شەوی دووەم چووە کنژنی دووەم و شەوی سێم چووە کنژنی بچووکتر و لی پرسی: لەسەر بەڵێنی خۆت ماوی؟ ژنەکە گوتی: دیارە لەسەر بەڵێنی خۆم ماوم. 9 مانگ و 9 ڕۆژ و 9 سەعاتان ڕاوەستا تا بیبینی.
لە ڕاستیدا لە کاتی خۆیدا ژنی گچکە دوو منداڵی بوون، کوڕ و کچێک کە هەردووکیان مویان زەرد بوون. خوشکە گەورەکان دژی خوشکی بچووکیان فکری خراپیان بۆ هات. پیرەژنێکیان ناردەلای و پیان گوت بە نیهێنی منداڵەکان بدزێ و دوو گجی لە سەگ لە جێو ئەوان دابنێ. پیرەژن وای کرد. کوڕ و کچەکەیان لە سندوقی ناو خستیانە نێو دەریاوە. خەبەریان بە پاشادا کە ژنت دوو تو لە سەگی بووە. پاشا بە نۆکەرەکانی گوت ژنەکەم لەگەڵ گوجی لە سەگەکان لە دەواازەی کۆشک ببەستنەوە و هەرکەس بەوێدا تێپەڕی بەردیان تێبگرێ، لە جاتی خواردنیش پاشماوەی خواردن و ئێسکیان بدەنێ. خۆشەویستان، بە ئەوان لە جێ خۆیان بن بزانین سندوقەکە چی بەسەر هات. شەپۆری دەریا سندوقەکەی برد و تاکەوتە داوی ماسیگرێک. ماسیگر تۆڕی لە ئاو هێنا دەر و دیتی سندوقێکی گەورەی تێدایە. زۆر خۆشحاڵ بوو، لە دڵی خۆیدا گوتی بێگومان ئەم سندوقە لە پاپۆڕە کەوتوتە دەریاوە. خۆ دەزانێت چی تێدایە، لەوانەیە پڕ بێ لە ئاڵتون و جەواهێر. سندوقی بردەوە ماڵ و بەژنی پیری خۆی گوت بزانن لە دەریا چیم گرتووە. سندوقیان کردەوە دیتیان کوڕ و کچێکی تازە لەدایک بوو لە شەمەدێکی سپیدا نووسون، هەردوو موزەرد تووکی سەریان دەدرەوشایەوە. پیرەژن شاد بوو، بە مێردەکەی گوت ئێمە چیمان لەخوا دەخواست؟ کوڕ و کیژێک. ئیمڕۆ خوددا ئاوەتی ئێمە بەجێ هێناوە، کوڕ و کچێکی بۆ ناردوین کە هەردووچیان موزەردن. منداڵەکانیان ڕاگرت و ئاگاداریان کردن تا گەورە بوون. کوڕەکەیان ناونا میرزا مەحموود و کیژەکەش گوڵزار. چەند ساڵ پێچ و مناڵەکان گەورە بوون. ڕۆژێک پیرەمێردی ماسیگر میرزا مەحموودی بان کرد. ئەی میرزا مەحموود، ئێمە پیر بووین و زۆرمان نەماوە بمرین. ئەی میرزا مەحموود، ئێمە پیر بووین و زۆرمان نەماوە بمرین. کاتێ من مردم تۆ ناتوانێت لێرە بژی. ئەو دادەستی من کە لە پەناو تاغەکە هەڵی دەگری بە هەموو تواناوە بەرەو چیا فڕیدا. لە هەر شوێنە بکەوێتە ئاردی لەو شوێنە کۆشکێکی جوان پێدا دەبێت. تۆ گوڵزار بچن لەو کۆشکە بژین، بەڵام داردەستەکە ڕابگرە، هەر جارە بچیتە ڕاو بەکارت دێت. کاتێ پیرەژن و پیرەمێر مردن، میرزا مەحموود داردەستی هەڵگرت و بە هەموو توانایەوە بەرەو چیا هەڵیدا. پاشان تەواوی شڕەوبڕەی خۆی کۆ کردەوە و لەگەڵ گوڵزار چوونە سەر چیا. تەماشای کرد بەڕاستی کۆشکێکی جوان لەوێ ئامادەیە. میرزا مەحموود و گوڵزار لەوێ نیشتەجێ بوون. میرزا مەحموود هەموو ڕۆژە بەیانی زوو دەچوە ڕاو، مامزێک و گاچێوێکی ڕاو دەکرد و ئێوارە دەهاتەوە ماڵێ و ئەوە ڕۆژی بەسەر دەبرد. ڕۆژێکیان کە میرزا مەحموود خەریکی ڕاو بوو، سوارێکی بینی کە بەقار بە دوای گاچێوێ کەوتووە و نایگاتێ. میرزا مەحموود داردەسەکەی پێدادا و کوشتی، هەڵی گرت و بردێەوە ماڵ. سوارەکە پێی سیر بوو. ئەو کە سوار بوو نەیتوانی بیگاتێ، کوڕێکی پیادە ئەو حیوانە ڕاو دەکا. ئەو سوارە پاشا خۆی بوو. ئەو زۆر ناڕەحەت بوو، بەڵام نەیدەزانی بۆچی کوڕەکەی خۆشویستووە. ئێوارە پاشا بە غەمگینی گەڕایەوە. وەزیر لی پرسی قیبلەی عالەم بووە غەمبارە؟ ئەمڕۆ بە دوای گاچێوێکدا ئەسم غار دەدا، هەرچیم کرد نەیگەیشتمێ. لە ناکاو کوڕێک پەیدا بوو، گاچێوی ڕاو کرد و بردی. من بە سواری ئەسم نەیگەیشتمێ، ئەو بە پیان گەیشتێ. بەڵام ئەی وەزیر، باوەڕ کە خۆشەویستی ئەو کوڕە کەوتۆتە دڵم وەک کوڕی خۆم خۆشم دەوێت. هەردوو ژنی پاشا بە نهێنی ئەم قسەیان بیست و هەستیان کرد کە منداڵەکان زیندون. هەمان پیرەژنیان بان کرد و گوتیان بچۆ منداڵەکان بدۆزەرەوە و بیان کوژە. پیرەژن کەوتە ڕێ. کۆشکی میرزا و گوڵزاری دیتەوە. لەسەر ڕێی میرزا مەحموود دانیشت و چاوەڕوان بوو. تەماشای کرد میرزا مەحموود لە دوورەوە دێت. چووە پێشی و دەستی بەگریان کرد و گوتی من غەریبم و تەنیا ماوم، کەسم نییە. من بەرەو ماڵی خۆت تا بمە خزمەتکاری تۆ گوڵزار. میرزا مەحموود بەزەی پێداهات و بردیەوە ماڵێ. گوڵزار کە پیرەژنی دیت گوتی ئەم جاڵجاڵەکە پیرە چێ هێناوتەوە؟ فەڕی خراپە. میرزا مەحموود گوتی پیاو بەزەی پێدا دێت، ئاخر ئەویش ئینسانە، یارمەتیت دەکات. کاتێ من دەچمە ڕاوێ تۆ بەتەنێ لەم ماڵە دڵ تەنگ دەبێت. گوڵزار ڕازی بوو. پیرەژن لە ماڵی واندا مایەوە، بە چالاکی هەموو کارێکی ماڵی ئەنجام دەدا. میرزا مەحموود و گوڵزاری گوت بزانە چەند باش بوو، کەمێک داحەسەیەوە. گوڵزار لەگەڵ پیرەژن ڕاهاتوو بوو بە دۆستی. پیرێژنیش هەستی بەوە کرد و ڕۆژێک بە گوڵزاری گوت داوا لە میرزا مەحموود بکە زەرد خەبەرت بۆ بێنێ. زەرد خەبەر کیژێکی جوانە و هاوتەمەنی تۆیە، لەگەڵ ئەو ڕۆژگاری خۆش ڕادەبێری. من کە ناتوانم هەمیشە لای تۆ بم، دەبێ بچمۆکن منداڵەکانم. پیرەژن ئەو قسانەی کرد و ماڵە ئاوایی خواست و ڕۆی. میرزا مەحموود ئێوارە گەڕایە و دیتی گوڵزار بەتەنیا دانیشتۆ و غەمگینە و دەگری. پیرەژنش لە ماڵ نییە. میرزا مەحموود پرسی گوڵزار پیرەژن لەکوێیە؟ بۆ دەگری؟ گوڵزار گوتی پیرەژن لە ماڵی ئێمە ڕۆشت و چووە ماڵی خۆی. میرزا مەحموود گوتی
قەینا تۆ بە تەنێش دەتوانی بژی؟ گوڵزار گوتی ناتوانم بە تەنیا بمێنمەوە، بڕۆ زەردخەبەرم بۆ بێنە. میرزا مەحموود فکری کردەوە کە بێگومان پیرێژنی جادوگەر ئەم قسەی فێر کردووە. پاشان هەناسەی هەڵکێشا گوتی باشە نانی ڕێگەم بۆ ساسکە تا بچم زەردخەبەرە بۆ بێنم. بەیانی زوو نان و خواردنی ڕێگای هەڵگرت و خواحافزی لە گوڵزار کرد و دوای زەردخەبەر کەوت. ڕۆی تا گەیشتە چوارڕیانێک. میرزا مەحموود ڕاوەسا و نەیدەزانی بە کام ڕێگادا بڕوە. دیتی پیرەمێردێک بۆ لای دێت. پیرەمێرد گوتی ئەی میرزا مەحموودی برای گوڵزار سڵاو، بێگومان ئەو پیرەژنە عەقڵی خوشکەکەتی دزیوە و تۆشی ئاوا سەرگەردانی جیهان کردووە. بابەجان چ بکەم؟ دەچم زەردخەبەر پەیدا دەکەم. ڕۆڵەجان گوێ بدە قسەکانی من و مەڕۆ، بەڵام ئەگەر هەر لەسەر بڕیارەکەی خۆت پێدا دەگری بچۆ سەر لوتکەی ئەو چیایە؟ باخێکی جوان دەبینی و گوڵی ڕەنگا و ڕەنگ لەوێدا شین بوون. لەو باخەدا کۆشکێکی سپی جوان هەیە. بچۆ ناو کۆشک پیرێژنێک دەبینی دانیشتۆ و پرچی بڵاو کردوێتەوە. مەمکی ڕاستی هاویشتۆتە سەر شانی چەپی و مەمکی چەپی هاویشتۆتە سەر شانی ڕاستی. بچۆ بەلای ئەو مەمکی ڕاستی لەسەر شانی چەپێتی بیمژە. وریا بە بەهاڵە نەچی دەنا پیرەژن پارچە پارچەت دەکا. پیرەمێرد ئەوەی گوت و بزر بوو. میرزا مەحموود چووە سەر چیا و دیتی بەڕاستی باخێکی جوان دەوری کۆشکێکی سپی بەرزی داوە. میرزا مەحموود چووە ناو کۆشک و دیتی پیرێژنێک بە پرچی بڵاو دانیشتووە و مەمکی ڕاستی هاویشتۆتە سەر شانی چەپی و مەمکی چەپی هاویشتۆتە سەر شانی ڕاستی. میرزا مەحموود چووە پێش و سڵاوی لێ کرد و مەمکی ڕاستی مژی. پیرێژن گوتی ئەی بەدزات بێگومان کەسێک فێری کردووی. باشە بڵێ بزانم بۆچی هاتووی. میرزا مەحموود گوتی هاتووم زەردخەبەر لەکن تۆ بەرم. پیرێژن هەستا و دەرگای کردەوە بانگی کرد ئەی زەردخەبەر بەدوای تۆ داهاتوون. کیژێک لە دەرگا دەرکەوت. کیژێکی ئەوەندە جوان بوو کە مرۆڤ لە تەماشاکردنی تێر نەدەبوو. پیرێژن گوتی ئەوە زەردخەبەر. میرزا مەحموود چەند ڕۆژێک لەو کۆشکە مایەوە. ڕۆژێک بە کیژەکەی گوت دەبێت لێرە بڕۆین. گوڵزار چاوی لە ڕێگای تۆیە. زەردخەبەر گوتی چ بکەین؟ ئەگەر ڕێ 7 ساڵانیش ببڕین پیرێژن بە دۆمان دەکەوێت. دیسان دەمان دۆزێتەوە. بەڵام قەیناکە بیر دەکەمەوە. ڕۆژی دوایی میرزا مەحموودی بانگ کرد و گوتی سبەی بەیانی من و تۆ دەکەوینە ڕێ. من شانەی سەری پیرێژن و سابونێک هەڵدەگرم و تۆش ئەو لەگەنە هەڵگرا کە بۆ شوشتن ئەوی تێدەکا. ڕۆژی دوایی سەر لە بەیانی ئەو شتانیان هەڵگرت و بەڕێکەوتن. کەمێک ڕۆشن ئاوڕێندایەوە دیتیان تۆز و جێژۆڵەکەی کەستاوە. زەردخەبەر گوتی ئەوە پیرێژنەوە دۆمان کەوتووە. ئەوەی گوت و شانەکەی بۆ لای پیرێژن هاویشت. دەست بەجێ لەو شانەیە جەنگەڵێکی چڕ پەیدا بوو کە دارەکانی هەموو دڕێک بوون. پیرێژن لە نێو جەنگەڵدا ئاسی بوو. هەموو لیباسەکانی دڕبەدڕ بوون. دەستەکانی بەخوێن بوون. بەڵام لەگەڵ ئەوەش توانی لە جەنگەڵ بێتە دەرەوە. زەردخەبەر و میرزا مەحموود دیتیان کە دیسان لیانوان نزیک کەوتووە. زەردخەبەر سابونەکەی بۆ پشتی خۆی فڕێدا. لە جێگای سابون چیایەکی گەورەی سەهۆڵ پەیدا بوو. پیرێژن دەویست لە کێوی ساڵ سەرکەوێ نەیدەتوانی و دەخلیسکە. نەیدەتوانی هەنگاوێک بچێتە پێش. بەڵام ئاخرەکەی بە هەر زەحمەتێک بوو لە چیاکەوە سەرکەوت و کەوتە دوایە. زەردخەبەر دیتی نزیکە بیانگاتێ بانگی میرزا مەحموودی کرد و گوتی تەشتە ئاوەکە فرەدە پشتی خۆت. میرزا مەحموود تەشتە ئاوەکەی فرەدا پشتی خۆی و بوو بە دەریایەکی مەزن و پیرێژن تێدا نەقوم بوو. میرزا مەحموود و زەردخەبەر بە سەلامەتی و بێترس گەیشتنەوە ماڵ. گوڵزار هەر لە ئەوڵەوە زەردخەبەری خۆشویست و هەرسێک ژیانێکی خۆشیان هەبوو. ڕۆژێک پاشا دیسان چووە ڕایە و تووشی میرزا مەحموود بوو. پاشا ویستی بیدوێنێ بەڵام میرزا مەحموود وە دوای مامەزێک کەوت و بزر بوو. پاشا جارێکی دیکەش غەمبەر گەڕایەوە. شەو بە وەزیری گوت دیسان ئەو کوڕم لە جەنگەڵ دیت. تا هاتم بانجی بکەم هون بوو. وەختە دڵم بۆی بتەقێ. دوژنی پاشا زانیان کە منداڵ زیندووە. جارێکی دیکەش پیرێژنیان ناردەوە کن میرزا مەحموود و گوڵزار. پیرێژن هاتەکن گوڵزار و گوڵزار زۆر خۆشحاڵ بوو. پیرێژن لە گوڵزاری پرسی باشە میرزا مەحموود زەردخەبەری هێنا یان نا؟ کیژەکە گوتی بەڵێ هێناوێ. پیرێژن گوتی بڵێ 1000 بلبلت بۆ بێنێ. ئەوەی گوت و گەڕایەوە. زەردخەبەر پیرێژنی بینی و هەستی کرد کە زیانیان پێدەگەینێ. تیرروکەوانی میرزا مەحموودی هەڵگرت و پیرێژنی کوشت و گەڕایەوە. بەڵام دیتی گوڵزار نایدوێنێ. زەردخەبەر هەرچەندی کرد و بیری کردەوە نەیزانی چی قەوماوە. ئێوارە میرزا مەحموود هاتەوە دیتی گوڵزار کز و غەمگینە. لی پرسی چ قەوماوە؟ گوڵزار گوتی دەمەوێت 1000 بلبل بێتە ئێرە. میرزا مەحموود گوتی زۆر باشە
تێشوی ڕێگەم بۆ ساسکە سبەی بەیانی زوو بەڕێ دەکەوم. بەیانی خورجێنی تێشوی ڕێگای هەڵگرت و کەوتەڕێ. دیسان تووشی پیرەمێردی گۆڕین بوو. پیرەمێرد لێ پرسی: دیسان گوڵزار تۆی بۆ مردن نارد؟ میرزا محمود وەڵامی دایەوە: بەڵێ بابێجە. چی بکەم؟ دەچم 1000 بلبل پەیدا دەکەم. کارێکی دژوارە، بەڵام یارمەتی دەدەم. بچۆ سەر ئەو کێوە دەبینی بەردی زۆری لێ. ئەگەر باش تەماشایان بکەی کە ئەو بەردانە ئینسان و جانەوەر و مێگە لە ئاژەڵن کە 1000 بلبل کردوونی بەبەرد. کاتێکی گەیشتێوێ بانگ بکە ئەی 1000 بلبل. ئەو لە وەڵامدا دەڵێ نەفرین لە تۆ. ئەو دەم تاڕانەکانت دەبن بەبەرد. جاری دووەم بانکە ئەی 1000 بلبل. ئەو دیسان دەڵێ نەفرین لە تۆ تا پشتت دەبن بەبەرد. جاری سێم بانکە سەرتاپات دەبێ بەبەرد. ئەگەر گوڵزار بۆ دۆزینەوە بێتە ڕزگارت، ئەوە ڕزگارت دەبێت. ئەگەر نا بۆ هەمیشەی بە بەردی دەمێنیتەوە. پیرەمێرد ئەوەی گوت و بزر بوو. میرزا محمود چووە سەر چیا و دیتی ئینسان و جانەوەر و ماڵ و ماڵات هەمووی بوون بەبەرد. میرزا محمود بانگی کرد: ئەی 1000 بلبل. 1000 بلبل وەڵامی دایەوە: نەفرین لە تۆ. میرزا محمود هەر ئەو دەم لاقەکانی بوون بەبەرد. جاری دوم بانجی کرد و جاری سێم سەرتاپای بوو بەبەرد. با ئەو لەوێ بێت و بچین بزانین گوڵزار و زەرخەبەر چ دەکەن. ئەم دوو کیژە چاوێن لە ڕێی میرزا محمود بوو. کەی دەگەڕێتەوە؟ دیتیان نایەتەوە. خۆیان بۆ سەفەر ئامادە کرد و بە دوای ئەودا کەوتنەڕێ. هەمان پیرمێرد لەسەر ڕێگە تووشیان بوو. پیانی گوت: باشە گوڵزار، میرزا محمودت ناردە جەیەک کە هیچ ئادەمیزادێک لەوێ ناگەڕێتەوە. ئێستا خۆت بۆ دوای کەوتووی؟ باشە، یارمەتیت دەدەم. بچنە ئەو چیایە. کۆمەڵێک ئادەمیزاد و جانەوەر و ئاژەڵ و چوارپێ دەبینن کە بوونە بەبەرد. لە نێو ئەوان میرزا محمود دەناسیەوە. مۆزەردەکانی با بڵاوی کردوتەوە. ئەی گوڵزار، بۆ لای ئەو بچۆ و لە ئامێزی بگرە و 1000 بلبل بانگ بکە. 1000 بلبل کیژێکە و کیژی خۆش دەوێت. لە وەڵامی تۆدا دەڵێ گیان، کە ئەوەی گوت تەواوی ئینسانەکان و لاوەکان تا پشتیان زیندوو دەبێتەوە. 3 جەل بانگی کە تا هەموو زیندوو دەبنەوە. ئەو دەم هەموو ڕادەبن و بەملەولای خۆیاندا ڕادەکەن. ئەگەر میرزا محمود نەگری ئەویش ڕادەکات و ئیتر نایبینیتەوە. تۆند بیگرا تا لە دەست ڕانەکە. کچەکان بۆ سەر چیا کەوتن. دیتیان هەرچی پیرەمێرد گوتی ڕاست دەرچوو. گوڵزار میرزا محمودی ناسی و بۆ لای چوو لە ئامێزی گرت و 3 جار بانگی 1000 بلبلی کرد و 3 جاریش وەڵامی گیانی بیست. جاری سێم تەواوی ئەوانەی کە بووبوون بەبەرد گیانیان هاتەوە بەر و بۆ ئەملاولا ڕایان کرد و هەتا ئێستاش هەروە ڕادەکەن. بەڵام گوڵزار توند میرزا محمودی کرد تا عەقڵی هاتەوە سەر. ڕۆژی سێم هەرسێکیان چوونە کۆشکی 1000 بلبل و 3 ڕۆژ لە کۆشکی ئەوان میوان بوون. پاشان بەرەماڵ کەوتنە ڕێ. 1000 بلبلیش لەگەڵیان چوو. لێ ڕێگا تووشی پیرەمێردی گۆڕین بوون و گوتی: من یارمەتی ئێوەمدا بە ئاوات گەیشتن. ئێستا ئێوە دوعا بکەن کە من گەنج بمەوە. هەموو تێکڕە دوعایان کرد و پیرەمێرد لەبەر چای ئەوان بوو بە لاوێکی قۆز و لەگەڵ ئەوان هاتە ماڵیان. بەیانی میرزا محمود ویستی بچێتە ڕاو. 1000 بلبل پێی گوت: ئیمڕۆ هەمان سوار دەبینی کە دوای مامزێ کەوتووە. نایگاتێ، تۆ ڕاوی بکە و بیدەبۆ. پێ دەڵێ ئەمڕۆ تۆ میوانی من بە. قوبڵی بکە کە سوێتەکنی دەسە گوڵێک لەگەڵ خۆت بەرە و بۆ ژنێکی بەهاوێ کە لە پەنا دەروازەی کۆشک لە دەر بەستراوەتەوە. لە هەر شوێنە دانیشتی لە جێگای خۆت هەڵمەستە. کاتێک خواردنیان لە پێشتدانا کەمێکی بدە بە پشیلە. ئەگەر خواردی و هیچی لێ نەهات بەبێت ڕز بیخۆ. ئەگەر پشیلە ژمرد دەست لێمەدە و خواحافیزی بکە و بگەڕێرەوە. میرزا محمود قسەکانی 1000 بلبلی بە وردی ئەنجامدا. کاتێکی خزمەتکار خواردنیان لە پێشدانا کەمێکی هەوێش لە پێش پشیلە. پشیلە خواردی بوو لەوێ وشک هەڵات. میرزا محمود دەستی بۆ خواردن نەبرد و هەستاوە بۆ ماڵ گەڕایەوە. ڕۆژی دوایی 1000 بلبل بە میرزا محمودی گوت: ئەگەر ئیمڕۆ پاشا لەسەر ڕێی خۆت بینی ئەو جاریش مامزێک ڕاو بکە و بیدەبوو. پاشان داواتی بکە بۆ میوانی. میرزا محمود گوتی: ئاخر ماڵی من بچووکە و هیچم نییە، بۆچوی داوات بکەم؟ 1000 بلبل گوتی: لەم بارەوە نیگەران مەبە، من هەموو شتێک جێبەجێ دەکەم. میرزا محمود چووە ڕاو. دیتی پاشا بە دوای مامزێکدا ئەسب لنگ دەدا و نایگاتێ. میرزا محمود مامزی ڕاو کرد و بە دیاری دای بە پاشا. بە پاشای گوت: قیبلەی عالم، ئیمڕۆ میوانی من بە. کاتی ڕۆژ ئاوا پاشا وەزیر لەگەڵ هاوڕێکانیان هاتنە ماڵی میرزا محمود. تەماشایان کرد کۆشکێکی بەرز و جوان و لە هەموو لاوە نۆکەر هاتوچۆ دەکات. میرزا محمود خۆی یارمەتی کرد کە پاشا دابەزێ و پاشان ئەسپەکەی بردە تەویلە. هەموو هاتنە ژوور. خواردنیان هێنا. هەر یەکەی دەورێکی ئاڵتونی پڕ لە خواردنیان لە پێش دانان. بەڵام وەزیر و پاشا تەنیا 1 دەوری ئاڵتونیان دانا. 1000 بلبل بە میوانانی گوت:
کەنانتان خوارد و تێربوون دەورەکان بۆ خۆتان هەڵگرن و پێشکەشتان بێت هەموو خواردیان و تێر بوون پاشا وەزیر لەسەر دەورەکە لیان بۆ بەکێشە پاشا دەیگوت دەوری ماڵی منە وەزیر دەیگوت نە ماڵی منە کەمێ ما بوو لە دەم یەکتر بدەن هەزاران بلبل ڕووی کردە میوانان و گوتی ئەی میوانینە تەماشاکەن چۆن قیبلەی عالەم و وەزیر لەسەر دەوری کێشە دەکەن هەموو پێکەنین پاشان هەزاران بلبل گوتی ئەی پاشا دەورەکە بدە بە وەزیر ئێمە دیاری زۆرمان بۆ تۆ ئامادە کردووە باشتریشە وە بیر خۆتی بینیتەوە کە چۆن بە قسەی ژنەکانت باوەڕت کرد کە ژنە گچکەکە دوو گوجی لە سەگی بووە پاشان هەزار بلبل تەواوی حکایەت و ڕووداوەکەی بۆ پاشا گێڕاوە و گوتی ئەوانە میرزا مەحموود و گوڵزاری موزەردی مناڵی تۆن پاشا زۆر شاد و کەیف خۆش بوو میرزا مەحموود و گوڵزاری ماچ کرد و لەگەڵ میرزا مەحموود و گوڵزار و هەزاران بلبل و زەردخەبەر بۆ کۆشکی خۆی گەڕایەوە کاتێک گەشتە کۆش پاشا ئەمری کرد کە دوو ژنەکانی بێنن دوو حوشتریان هێنا ماوەیەک تفاقیان نەدەبێیشیان و ئەویشە نەدەبەویتریان هەردوو ژنەکانیان لە حوشتر بەست حوشترەکان یەک بۆ تفاق و یەک بۆ ئاو هەر یەک ڕویان لەلایە کرد و ژنەکانیان لەبەر یەک هەڵدڕی ئەوجا ئەمری کرد کە ژنە گچکەکەی لەدار بکەنەوە و بێبێنە حەمام و لیباسی جوان و شازی لەبەرکەن دایکی دوو مناڵەکە لە پەنا پاشا لەسەر تەخت دانیشت پاشان دوو زەماوەندیان بە جارێک ساز کرد گوڵزارەندا بەو لاوەی کە هەزاران بلبل تەلیسمی شکاند و گەنجی کردبەوە زەردخەبەر و هەزاران بلبلیشاندا بە میرزا مەحموود و هەمویان بە ئاواتی خۆیان گەیشتن خۆشەویستان لێرەشدا بەجێتان دێڵین و تا سبەی شەو بەگەیشتنەوەمان بەخواتان ئەسپێرین هەر شاد بن لە ئەڵقەی حەڤدەهەم و کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە هەندبات شوان بوو حیوانەکانی خەڵکی گوندی دەلەوەڕاند خەڵک نانیان دەدایە و ئەو ژنانەکەی لە دەریا دەهاویشت ڕۆژێ بەخۆی گوت شوانیم زۆر کردو و بەسمە ئیتر نامەوێ دەچم لە مەزرایە کار دەکەم شڕە و بڕەکانی خۆی کۆ کردە و لە ماڵەوە دەرکەوت لە ڕێگادا تووشی دوو کەسی دیکە بوو ئەوانش گوتیان ئێمەش دەچین کار پەیدا دەکەین ئەو سێ کەسە ڕێکەوتن لە ڕێگا کردێ باوباران ڕۆشن تا گەشتە ئەشکەوتێک لەوێ ئاگریان کردە و لە پەنا ئاگر دانیشتن لای ڕۆژ ئاوا شوانێک مەڕەکانی هێنایەکن ئاگرەکە لەو مێگەلەدا جگە لە بزن حیوانی دیکەی تێدا نەبوو شوانەکە ناوی تەپەتاش بوو تەنیا یەک چاوی هەبوو ئەویش لە تەپڵی سەریدا بوو ئەو سێ کەسە چاویان دە شوانەکە بڕی بوو شوان دیزەیەکی گەورەی هێنا بزنەکانی دۆشی نانێکی گەورەی تێوشی و هەمووی بە یەکجار خوارد پاشان ئاسنێکی گەورەی لە ناو ئاگرەکە ناو تا سوور بووە تەپەتاش بۆ لای سێ کەسەکە چوو یەکێکی گرت و بە ئاسنەکەیەوەی کرد و کردی بە کەباب و خواردی ڕۆژی دووەم لاوی دیکەی هەر بەم شێوەیە خوارد و پاشان لێی نووست ڕۆژی سێم دەرگای ئەشکەوتەکەی گرت و تەپەتاش ڕۆی لای ڕۆژە ئاوە گەڕایەوە کن ئەشکەوتەکە وەرزی بەهار دەستی پێکردو بوو بەفرەکان دەتوانەوە تەپەتاش لاقی تەڕ ببوو چۆنەوە ئەشکەوتەکە و لاقەکانی لە ئاگر نزیک کردەوە تا وشکام بکاتەوە خەوی لێکەوت هندباد ئاسنەکە هەڵگرت و لەناو ئاگرداینا تا سوور بووە پاشان لە چاوی تەپەتاشی ڕاکرد تەپەتاش دەستی بە هاوار کرد هندباد چوە نێو بزنەکان خۆی شاردەوە تەپەتاش بە کوێرە کوێر دەستی بە ملاولادا دەجێڕا کە هندباد بدۆزێتەوە نەیتوانی تووڕە بوو هاواری کرد و گوتی ڕاوەستە سبەی دەبینمەوە بەڵام هندباد چی کرد بزنی پێشمەڕی دەیتەوە سەری بزنی بڕی کەوڵی کرد و چووە پێسی بزنەکە و سەری بزنەکەی بە شێوەیەک لەسەر سەری خۆی ڕاگرت و لەسەر دەست و لاقان وەک حیوان ڕاوەستا کە بوو بە ڕۆژ تەپەتاش لە پێش دەرگای ئەشکەوتەکە ڕاوەسا و لاقی لەبەرێک بڵاو کردنەوە هەموو بزنەکان بەنێو لاقیدا تێپەڕین و بە باشی دەستی لێ دەدەن کە هینبەر لە نێویاندا نەبێت و ڕانەکات هینبەر زەنگوڵەی پێشڕەوی لە ملی خۆی کردبوو بە چواردەست و پێ بۆ لای تەپەتاش چوو
تەپەتاش دەنگی زەنگوڵەی بیست و گوتی ها پێشڕۆ ئەوە تۆی وەرە بڕۆ. هێندبات بەنێو دوولاقی تەپەتاشدا تێپەڕی و هاواری کرد ئەی تەپەتاش من لە دەستت هەڵاتم. تەپەتاش بە دوای کەوت. هێندبات هاواری کرد وا لێرەم. تەپەتاش بە دەنگیەوە چوو بەردێکی گەورە لەسەر ڕێگاکەی بوو. تەپەتاش ڕای کرد و خۆی لە بەردەکەدا وەها کەوت و بریندار بوو لەو جێمرد. هێندبات لەوێ ڕۆشت و تووشی سوارێ بوو. سوار لی پرسی بۆ شۆ دەچی؟ من دەچمە گوندی. تۆ بۆ شۆ دەچی؟ سوار وەڵامی داوە تەپەتاش کە شوانی من بوو مردووە، دەڕۆم تا شوانێکی دیکە پەیدا بکەم بزنەکانم بلەوەڕێنێ. وەرە با بچینەوە ماڵی من تا ڕێگای کورت و سەربڕت نیشاندەم. ئەو ڕێی تۆ گرتوتە زۆر درێژە. هێندبات بەدوای سوارەکەدا کەوتە ڕێ و لێی پرسی ناوی تۆ چییە؟ سوار جوابی دا و گوتی ئەحمەد بەفرینم ناوە. چوونە ماڵ و هێندبات تەماشای کرد سەری ئینسانێک لە زێر و زی و لە گردنی خانمی ماڵدایە. منداڵێکی تازە لە دایک بۆش لەنەوە بەفر نووسووە و لە قورژبنێکی دیکەی ماڵەکە پیرەمێردێک دانیشتووە هەردوو لاقی لە ئەژنۆ بڕاونەتەوە، پەنجەی مریشکەکانیش بڕاونەتەوە. ئەحمەد بەفری خواردنی بۆ هێندبات هێنا. هێندبات گوتی هیچ ناخۆم. بۆ ناخۆی؟ لە پێش لە بێژە لەم خانووەدا چی ڕوودەدا؟ ئەو سەرە ئینسانەی لە گردنی ژنەکەتدا چییە؟ ئەم منداڵە بۆ لەناو بەفر نووسووە. لاقی پیرەمێرد بۆ بڕاوەتەوە و پەنجەی مریشکەکانت بۆ بڕاونەتەوە. تا ئەمڕۆ کەس غیرەتی ئەوەی نەبووە ئەم پرسیارانەم لێ بکە. ئێستا کە تۆ ئەوەندە ئازایت منیش وەڵامە دەدەمەوە. هەر نۆکەری دەهێنمە ماڵەیە خێزانم دەستی لەگەڵ تێکەڵ دەکا. بەم بۆنەوەی پیاوێکی کەچەڵ و پیس و بۆگەنم هێنا ماڵێ کە ژنەکەم خۆشی نەوێت و لێ بێزار بێ. بەڵام دیتم لەگەڵ ئەویش دەستی پێ کرد. ڕۆژە بۆ نۆکەرە پیسەم گوت تەنافێکەڵ بگرە بچین قامیش بێنی. بۆ قامیش چوینە قامیش هەڵان. لەوێ نۆکەرەکەم کوشت و لاشەکەیم فڕێدا. 15 ڕۆژ ڕابورد. ڕۆژە چوومە کن ژنەکەم دیتم بۆنێکی پیسی لێ دێت. بە خۆم گوت ئەم بۆنە پیسە لە کوێ دێت؟ ئەو کە هەمیشە خاوێنە. دەستی ژنەکەم گرت و کێشام. سەری کەچەڵ لە بن هەنگەڵی بەربەوە. هەموو ڕزی بوون گەرم تێیدا بوو. بە ژنەکەم گوت ئەو سەرە دەزێ ڕۆزی و بگرێ و دا ئەستۆی خۆی بکە. باشە ئەم منداڵەی لە بەفردا نووسوو چییە؟ ئەوە کوڕی منە. 3 ڕۆژە لە بەفردا خەواندومە تا بزانم بەڕاستی کوڕی منە یاننا. ئەگەر کوڕی من بێت زیانی پێ ناگا، بەڵام ئەگەر کوڕی کابرای کەچەڵ و پیس بێ بێگومان گیانی دەردەچێت. ئەمڕۆ سێمین ڕۆژە دیارە کوڕی خۆمە. هێندبات چووەکن مناڵەکە و هەڵی گرت و دای بەدایشی. پاشان زنجیری لە ملی ژنەکە پساند و سەری مردوەکەی گرێدا و بە حەمل بەفری گوت شەرم بکە، ئەوە چ کارێکە؟ ئێستا پێم بڵێ بزانم ئەو پیرەمێردە چییە؟ ئەو پیرەمێردە بابی منە. ئەگەر ڕۆژێک پارۆنانێکم بدای بە فەقیرێک، بابم دەچوو لە ماڵی کابرای فەقیر زۆر زیاتری لەوە دەخوارد کە من پێمدا بوو. ئەمنی ڕسوای چاک و خراپ کرد. ئەوە تا لاقیم بڕیونەتەوە. هێندبات پرسی پەنجەی ئەو مریشکانت بۆ بڕیوەتەوە؟ چونکە هەر جاری گەنممدا بە بەجیرانەکان مریشکەکانم دەچون گەنمەکان دەخوارد. ئێستا پەنجەکانم بڕیون، هەرچەند دیش گەنمیان بوێت بۆیان ڕۆ دەکەم و دەیخۆن، بەڵام ئێستا جیرانەکانم ئازار نادەن. هێندبات گوتی ئافرین کارێکی چاکت کردووە. ئەحمەد بەفری ڕێگایەکی سەربڕ و نزیکتری بە هێندبات نیشاندا. ئەیش خوا حافیزی کرد و کەوتە ڕێ تا گەیشتە جوتیارێک. کابرای جوتیار ئینسان خۆر بوو کە ئەوی دیت هاواری کرد. باش بوو گایەکم هەبوو ئێستا یەکێکی دیکەش پەیدا بوو. ئەوەی گوت و هێندباتی برد تا جوتی پێ بکە. هێندبات لەگەڵ گایەکەی تر کە ئەویش ئینسان بوو لێی پرسی ئەو پیاوە چییە؟ پیاوێکی ئینسان خۆرە. ئێستا تا گیانمان لە بەدەندا بێ جوتمان پێ دەکات و زەویمان پێ دەچێڵێ. باشەکەی کارمان تاو دەبێ؟ کاتێ باران باری کابرای ئینسان خۆر تر دەبێت و دەچێتەوە ماڵ. ئێمە لە نیر و ئامور دەکاتەوە و ڕۆژێکی تر دەمان بەستێتەوە. هێندبات گوتی کەوایە وەرە با دوعا بکەین باران ببارێ. دوعایان کرد و باران دای کرد. کابرای ئینسان خۆر ئاموری لێکردنەوە و خۆی چووە ماڵ. هێندبات هەڵات. دەبوایە بەسەر بردێکە تێپەڕیایە کە ئاردیان بەسەردا کردبوو تا شوێنی پێی کەسێک دیار بێت لێوە ڕەت بێ. هێندبات خۆی پێخەوز کرد و پاشەو پاش پەڕیەوە و هەڵات. خاوەنجوت هات و دیتی هێندبات دیار نییە. بۆ لای پرچوو دیتی شوێن پێ دیارە، بەڵام بە جۆرێک هاتووە کە بۆ ناو مەزرا بێت نەک بۆ دەرەوە. بەدەستی خاڵی گەڕایەوە. هێندبات دەڕۆی تا گەیشتە شارێک و لە ماڵێکی بوو بە کرێکار. خاوەنماڵ کیژێکی وەک مانگ جوانی هەبوو. ڕۆژە خاوەنماڵ بە هێندباتی گوت
وەرە کیژەکەی من بێنەوە ببە بە کوڕ و بە زاوای من لە ماڵی من بژی. هێنبات ڕازی بوو، کچەکەی هێنا و لەو ماڵە ژیە. ڕۆژێکی دەنگی دهۆڵ و زۆرنا دەبیسترا. پرسی ئەوە چییە؟ بووکە؟ نا بووک نییە. لێرە ئەگەر مێرد بمرێ ژنەکەی لەگەڵ دەخەنە قەبرەوە، ئەگەر ژنیش بمرێ پیاوەکەی لەگەڵدا دەیخەنە قەبرەوە. ئێمە ئەشکەوتێکی قوڵمان هەیە، مردوەکان دەخێنە ئەوێ. هێنبات پرسی ئەوە دابوونەریتی ئێوەیە؟ بەڵێ ئەوە دابمانە. پاش ماوەیەک ژنی هێنبات نەخۆش بوو، مرد. مەیتەکان ششت و کفنیان کرد و لەسەر تابوتێکدایاننا. دەست و پێی هێنبات دیشان لەگەڵ بەست و لە کن مەیتەکەەوە درێژیان کرد. خواردنی چڕ ڕۆژان لە کن دانا و بۆ لای ئەشکەوت چوون. هێنبادیان لەگەڵ مەیتەکە بەرەو قوڵای ئەشکەوتەکە فڕێدا و لەوێ ئیتر ڕێگای هاتنە دەرەوە نەبوو. مانگێک پێچوو دەنگی دەهۆڵ و زۆرنای گوێ لێ بوو. هێنبات دوعای کرد، خوایە مردوو بێت. دوعای قبوڵ بوو. کاتێکی پیا و ژن و خواردەمەنیان لە ئەشکەوتەکە هاویشت، دەرکەوت کە مێردەکەی مردووە. هێنبات هەر لەوێ ژنەکەی هێنا. هێنبات لێ پرسی تۆ چی؟ من بووکی پاشام. فتیلێکیان هەبوو لە پڕ کوژاوە. لە تاریکی تەماشایان کرد لە دوورەوەی ئەشکەوتەکە ڕووناچێک دیارە، کونێکشی لێیە. لەو کونە نزیک بوونەوە دیتان بۆ لای دەریا دەکرێتەوە. هێنبات گوتی وەرە با خۆمان بخێنە دەریاوە. دەستی یەکتریان گرت و خۆیان لە دەریا هاویشت. تەختەدارێکیان دیتەوە، لەسەری دانیشتن و لە دەریادا دەڕۆشتن. ژنەکە پرسی لەم دنیاە وەزعی کەس لە ئێمە دژوارتر هەیە؟ وەزعی ئێمە خراپ نییە. لەسەر ئەم تەختەدارە دانیشتوین، بەسەر ئاودا دەڕۆین. ئاو لەسەر غێزە و سوپاس بەخوا غێزی ژنا بسوێ. وەزعی ئەو نەخۆشە خراپە کە لە شارێکی چۆڵ و وێرانە ماوەتەوە. گیان لەبەری تێدا نییە، نەخۆش و کەوتوو و چاوەڕوانە، بەڵکو کەسێک پەیدا بێ و قومە ئاوێکی بداتێ. وەزعی نەخۆشێکی ئاوها زۆر لە ئێمە خراپترە. پاش ماوەیەک ژنەکە جارێکی تر گوتی بەڕاستی بڵێ وەزعی هیچ کەس لەم دنیادا لە هی ئێمە خراپتر دەبێ؟ وەزعی ئێمە خراپ نییە. وەزعی ئەو لاوانە دژوارە کە پێکەوە کۆبوونەتەوە کەیف بکەن و جەژن بجێڕن. لە ناکەو چراکان دەکوژێتەوە سیمی سازەکەشان دەبچڕێ. وەزعی ئەوان دژوارە. دەنا وەزعی من و تۆ هێندە دژوار نییە. لەو کاتەدا ماسیەک هاتە ژێر تەخت و ئەوانی بردە ڕۆخی دەریا. هێندبات ژنەکەی بردە ماڵ و بە خۆشی ژیانیان بەسەر برد. خۆشەویستان، لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا سبەی شەو و بێگەشتنەوەمان هەر شاد و سەرکەوتوو بن. خۆتان لەگەڵ. لە ئەڵقەی هەژدەهەم و کۆتایی کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە. محەممەد و مقەدەم. ڕۆژە لە ڕۆژان پاشایەک بوو وەزیرێکی هەبوو. هەردوو یەکی کوڕەکیان هەبوو. کوڕی پاشا ناوی مقەدەم و کوڕی وەزیر ناوی محەممەد بوو. ئەم دوو کوڕە هەردووکیان لە یەک مەدرسەدایان خوێند. کوڕی وەزیر چالاک و خوێندەوارێکی زۆر باش بوو، بەڵام کوڕی پاشا نەیدەخوێند و تەمەڵ بوو. پاشا چوو لێ مامەسا گوتی بۆ چاک دەرس بە کوڕەکەم ناڵێتەوە. لەو کاتەدا منداڵەکان لە کاتی پشودا بوون، چوو بوونە دەرێ. مامۆسا بە پاشای گوت کەمێ بۆستەوە خۆت دەزانی ئێستا. مامۆسا خشتێکی لەبن دۆشەکی مقەدەم و لەبن دۆشەکی کوڕی وەزیر دانا. زەنگ لێ درا و مناڵان هاتنەوە ژوورێ. هەر کەس چوونە سەر دۆشەکی خۆیان دانیشتن. مقەدەم دیتی بابی هاتووە، کتێبێکی هەڵگرت و دەستی بە خوێندنەوە کرد. هیچ هەستی بەوە نەکرد کە چی لەژێر دۆشەکەی دادانراوە. بەڵام محەممەد کە هێشتا دەستی بە خوێندن نەکرد بوو، زانی کە دۆشەکەی کەمێک بەرز بۆتەوە. مامۆسا لێ پرسی بۆ دەرز ناخوێنی؟ محەممەد گوتی دۆشەکی من بەقەدەر پەڕە کاغەزێک بەرز بۆتەوە، نازانم چیان لەژێر داناوە. پاشا دیتی خەتای کوڕەکەیەتی. مامۆسا تەقسیری نەکردووە. پاشا بە مامۆسای گوت بەڵێ کوڕەکەم ناتوانێت دەرز بخوێنێ. لەمە دوا خوێندی باشە، دەنا خەتای خۆیەتی. چەند ساڵ ڕابورد محەممەد دەرسی خۆی تەواو کرد، مقەدەمیش هەر نەیدەخوێند. چەند ساڵی دیکەش ڕۆشت ئەم دوو کوڕە تووشی یەکتر بوون. محەممەد پرسی ئەی مقەدەم بۆ لاواز بووی؟ لە خەودا عاشقی کچی پاشا بووم، لە داخی ئیشق ئازار دەکێشم، ئەگەر نمگەێنێ ئەو دیق دەکەم. محەممەد چەند دەقەیەک ڕامە گوتی هیچ بە دایک و بابمان ناڵێن،
دوو ئەسپی باش و دوو خۆرجێنیسکەی پڕ لە زێر هەڵگرە و پێکەوە دەڕۆین تا ئەو کیژە بدۆزینەوە کە هەوا تاریک بوو. مقەدەم دوو ئەسپی لە تەویلی بابی دەرهێنا و دوو خۆرجێنسکەی زێڕی لە ئەسپی بار کرد. خۆی سواری ئەسپێکی دیکە بوو. محەممەدش سواری ئەسپێک بوو. هێندە دەرمان و خواردەمانی و نقڵ و نەباتیان هەڵگرت و کەوتنە ڕێ. تەواوی شەو ڕۆشتن تا بوو بە ڕۆژ. لە ناکەو دەنجی لورە لوری جانەوەرێک بیسترا. محەممەد گوتی: ئەی مقەدەم، لێرە ڕاوەستە تا من بزانم چ باسە. مقەدەم ڕای کرد و گوتی: بۆچی تۆ دەچی؟ نەکا ئەو جانەوەرە پەلامارە بدا بدخوا. محەممەد گوێ نەداما مقەدەم و ڕۆی. دیتی پڵنگێک لەسەر بەرزای کەوتۆتە خوار و دڕکێک لە پەنجەی چووە لەبەر ژانی دەناڵێ. محەممەد دڕکی لە لاقی پڵنگ دەرهێنا و مەڵحەمی کرد و برینەکەی پێچە. ویستی بڕا پڵنگ بە قسە هات. پێی گوت: ئەی لاو، تۆ بە دوای کارێکی خێر کەوتویت. پاشان چەرموویەکی لەسەر خۆی کردە و دای بە محەممەد و گوتی: هەر کاتێک پێویستت بە من بوو یەک لەو موانە بسووتێنە گورجێگە مەلات. محەممەد مووەکەی لە دەسڕێ کرد و لە جرفەنینە چۆکن. مقەدەم و گوتی: با بڕین. ڕۆشتن تا گەشتنە شوێنێک دیتیان جۆگەلەیەک دەڕوات. لە لایەکی گەنم چێندرا و لە لایەکی دیکەش مێرولە لە هاتوچۆدان. محەممەد گوتی: وەرە پردێک دروستکەین با مێرولەکان بپەڕنەوە، هەندێک گەنم بۆ خۆیان کۆبکەنەوە. مقەدەم پرسی: ئاخر دروستکردنی پێمەڕە و قوڵنگ و تەختەی گەرەکە ئەوانە لەکوێ بێنین؟ محەممەد گوتی: خۆ من پرد بە خوشتە دروست ناکەم، بۆ مێرولەی دروستەکەم. دەتوانن بەسەر دارێکدا بپەڕێنەوە. چاقۆیەکی لە ژیرفانی دەرهێنا و قامیشێکی بڕێ و لەسەر جۆگەکە داینا. مێرولەکان پەڕینەوە. محەممەد بە مقەدەمی گوت: باشە، خۆ ئێستا بینیت دروستکردنی پرد بۆ مێرولە هێز گرانێکی تیا بوو؟ مێرولێکی گەورە بە دەنگی بەرز بە محەممەدی گوت: ئەی لاو، تۆ کاری زۆر گەورە لە دەست دێت. پاشە مێرولە موویەکی لەسەر خۆی کردە و دای بە محەممەد و گوتی: هەر کاتێک پێویست بە من بوو ئەو مۆ لە ئاگر بنێ و گورز دەگەمەلات. محەممەد مووەکەی لە دەسەر شاردەوە لە جرفانینە. ڕێگای خۆیان درێژ پێدا. ڕێگای خۆیان درێژە پێدا. دیتیان دووکەڵێکی باریک بۆ ئاسمان دەچێت. بۆ لای دووکەڵەکە ڕۆشتن. دیتیان پیرێژنێک بەتێنە دانیشتووە. محەممەد گوتی: دایەجان، ڕێگا دەدەی بێمە ماڵی تۆ؟ من پیرێژنێکی بێکەس و فەقیرم. ئەگەر هەژاری من ناڕەحەتان ناکە فەرمونون وەرنە ژوورێ. چوونە ژوور. دیتیان بەڕاستی هیچی تێدا نییە. پەرایاندا بە پیرێژن و گوتیان: بڕۆ بۆ ئێمە و خۆت لێفە و دۆشەک و گۆشت و برنج و نان و ڕۆم بکڕا، بە حەماڵێک بهێنەوە ماڵ و بگەڕێرەوە. پیرێژن چوو هەموو شتێکی کڕی و بە حەماڵێک بردیەوە. نانی دروست کرد و پێکەوە خواردیان و تێر بوون. محەممەد لە پیرێژنی پرسی: داپیرە، داخۆ پاشە ئێوە کێیە؟ پیرێژن لە وڵام داگوتی: باشتر هەر باسی نەکەی، زەحمەتە دەست بگاتەوی. محەممەد و مقەدەم گویان نەدا بە پیرێژن و پرسیان: چۆن دەکرێت لە کێژی پاشا خوازبێنی بکرێ؟ ئەگەر بتانێ خوازبێنی بکەن دەبێ بچنە باخ و کۆشکی پاشا، دەست بکەن بە گەسک لێدان و جادە پاکەنەوە و ئاوی گوڵەکان بدەن و ئەو دەم باخەوان دێ و دەتانباتەکەن پاشا. ڕۆژی دوای محەممەد سوێکن پاشا و مقەدەمیش لەکن پیرێژن بەجێمە. محەممەد سووە نێو باخ و یەکێ بانگی کرد. دوو دەرهەمی دایە و گوتی: باخەکە گەسک بدە و ئاوی بدە. باخەوان هات دیتی باخ گەسک دراوە. چۆکن پاشا گوتی: پاشا سەلامەت بێ، دیسان خوازبێنیکەرێکی ژەگەت هاتووە، بڕۆ بێنە ئێرە. باخەوان هات محەممەدی بان کرد. محەممەد چۆکن پاشا ئیزنی دانیشتنی وەرگرت. پاشان گوتی: هێنانی کچی من بۆ تۆ زۆر دژوارە، 3 مەرجم هەیە، ئەگەر ئەنجامیان نەدەی لەسرت دەدەم. باشترە واز لەو کارە بێنی، بەزەین بەلایەتی تۆدا دێت. محەممەد گوتی: واز ناهێنم، یا دەمرم یان کێژەکەت دێنم. پاشا گوتی: ئێستا کە واز ناهێنی جۆ بدەیە، سەگێکم هەیە، تۆ دەبێت سەگێک پەیدا بکەی کە بەسەر سەگەکەی مندا زاڵ بێ. محەممەد گوتی: سبەی خەڵکی لە مەیدانی شار کۆ بکەوە تا من سەگی خۆم بێنم. شەوی لە ماڵ پیرێژن بردە سەر و بەیانی مووی پڵنگەکەی سووتان. پڵنگ دەم و دەست پەیدا بوو. محەممەد قەدەڵەی لە ملی کرد و بردە مەیدان. خەڵک پیان سیر بوو، دەیان گوت: چ جۆرە ئینسانێکە، تەنانەت پڵنگی درەندەشی دەستەمە کردووە. کاتێ سەگی پاشا پڵنگی دیت ترسا و دەتگوت پشیلێ و سەگی دیتووە. پڵنگ سەگی هەڵگرت و بەسەر سەری خۆیدا فڕیدا. پیاوەکانی پاشا بەغار خۆیان گەیاندەوی، دیتیان نیوەژیان کەوتووە. پاشا زۆر تووڕۆ بگوتی: من گوتمە سەگ بێنێ، ئەو پڵنگی هێناوە. وەزیر بە پاشای گوت: قبلێ عالم، لە خۆڕا هەرامەکە، دەبینی چەند بتوانێت کە پڵنگی دەستەومە کردووە، گرێتی باڵقەلەگوێر دەستی خۆی. پاشا بێدەنگ بوو. محەممەد گوتی: باشە، دەبێت کارێکی تر چێ بیکەم؟ لە ئەمباردا هەرزن و گەنم تێکەڵاو بووە، دەبێت لێکیان جاکەیەوە. محەممەد گوتی: کلێ لە ئەمبارم دەیە، شەو لێرە دەبم و تا بەیانی هەرزنەکان لە گەنم جا دەکەمەوە. پاشا کلێلی دایە. محەممەد دەگیرفانی ناو چووەکن پیرێژن و لێ نووست. نیوە شەو هەموو خەویان لێکەوت بوو. هەستا مووی مێرولەکەی هەڵپڕۆزاند و مێرولە هەموو مێرولەی دنیای لە خۆی کۆکردەوە و هێنای لەگەڵ خۆیان ئامادە بوون تا سبێنی هەرزن و گەنمیان لێک چاکردەوە و ڕۆشتن. بەیانی محەممەد هاتەکن پاشا گوتی: تەواو،
ئەم مەرجەشم بردە سەر. پاشا باوەڕی نەکرد، خۆی چودیتی بەڕاستی گەنم و هەرزن لێک جیا کراونەتەوە. محەممەد گوتی مەرجەکەی دیکە چییە؟ پاشا گوتی دەبێ ئەمبارەی خوێ بخۆیت. محەممەد فکری کردەوە آخر ئەمبارەی خوێ ناخورێت، ئەم ماستە مویەکی تێدایە. بە پاشای گوت ئەی قیبلەی عالەم، دوو مەرجی تۆم ئەنجام دان و تەنیا یەکیان ماوە. ئێستا چل ڕۆژ لە ماڵی خۆم دوورکەوتومەتەوە، تا ئێستا دایک و باوکم نەدیوە. چل ڕۆژم مۆڵەت بدەیە تا بچم ئەوان ببینەوە بگەڕێمەوە. پاشا گوتی زۆر باشە، کلێری ئەمباریدایە. محەممەد کلێری ئەمباری وەرگرت و چووە ماڵی پیرێژنێ. هەندێک کرێکاری بەکرێ گرتن لە ماڵی پیرێژنەوە کەناڵێکی درێژی لێدا بۆ حەساری کیژی پاشا. محەممەد مقدەمی نارد و گوتی خۆت بگەنە ماڵی کیژی پاشا و بزانە خواردنی ئەمبارێک خوێ یانی چی. مقدەم ڕۆی تا بەیانی لەگەڵ کیژی پاشا بوو، هیچی نەزانی، هەموو شوێ دەچوو هیچی وەگیر نەدەکەوت. ڕۆژی چلەم محەممەد دیسان مقدەمی نارد و خۆشی لەگەڵی چوو. لە پشدارێ خۆی مات کرد و گوێی هەڵخستا بزانێ مقدەم پرسیار دەکا یان نا. مقدەم لەگەڵ کیژەکە شەوی بردە سەر و هیچی نەپرسی. بەیانی محەممەد لێ پرسی بۆچی هیچ نەپرسی؟ دەتەوێت ئەمڕۆ پاشا لەسرم بدات؟ پاشا محەممەد خۆی چوەکن کیژەکە و لێ پرسی. کچی پاشا لە پێشدا ڕووی خۆی داپۆشی و هیچی نەگوت. محەممەد دڵنیای کرد و گوتی تۆ لە جێ خوشکی منی، پێم بڵێ بزانم خواردنی ئەمبارێک خوێ مانەی چییە؟ کیژەکە گوتی تۆزێک خوێ لە دەسڕێک بکە و کاتێ چوویتە لای بابم بڕێک لە زاری خۆت بنێ، دوای پێی بڵێ ئەی پاشا چ ئەمبارێک و چ تۆزە خوێ هەر وەگیەکن، هیچ فەرقی نییە. محەممەد پاشان هاتەکردن پیرێژن و تۆزە خوێ لە دەسڕێ کرد و چووە کۆشکی پاشا. دەسماڵەکەی کردەوە و تۆزە خوێ لە زاری خۆی ناوگوتی ئەی پاشا چ ئەمبارێک خوێ و چ تۆزە خوێ هیچ فەرقی نییە. پاشا گوتی بەڵێ هەموو مەرجەکانت بردە سەر. پاشان حەوت شەو و حەو ڕەشایی و زەماوەندیان ساز کرد. خۆشەویستان بیسەرانی بەڕێز، لێرەدا هاتینە کۆتایی کتێبی ئەفسانە کوردیەکان لە نووسینی من باڕۆدینکۆ وەرجێڕانی کەریم حسامی. تا ئاوێتە بوونتان لەگەڵ کتێبێکی تر لە بەرنامەی کتێب باشترین هاوڕێدا لەگەڵ ڕێزی سەنگەر مەولود و ئەمین حەیدەری بەخواتان ئەسپێرین. هەر شاد بن.